خۆشەویستان لە بەردەم کەبابخانەی مانکازم چاوم کرد بە مامۆستا شێخ عومەر کە سەرپەرشتیاری یەکەمی ئامادەییە لە ئیدارەی سەربەخۆی سۆران. پێم خۆشە هەندێک گفتوگۆی لەگەڵ بکەم. سڵاوت لێبێت مامۆستا. زۆر سوپاس بەخێر بێن بۆ دەڤەری سۆران. بەڕاستی سەرەتا سوپاسی کەناڵەکەتان دەکەم، کەناڵی دیمەنی تەلەڤیزیۆنی. بەخێر بێن بۆ دەڤەری سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران. زۆر مەمنونم، زۆر سوپاس دەکەم. ئەوجا مامۆستا پێم خۆشە هەندێک باسی سۆرانم لە بۆ بکەیت لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی کلتوریەوە. ئەکیدم زانیاری زۆر باشت لایە. سۆران واتە قەزای سۆران پێکاتوە لە چەند ناحیەیەک، لەوانە ناحیەی دیانە کە برا مەسیحیەکانی زیاتر نیشتەجێن لەوێندەر و کەنیسەشی لێیە و وەکو برا موسڵمان و مەسیحیەکان پێکەوە لەو ناوچە دەژین. هەروەها لە برا مەسیحیەکانمان لە هاودیانیشان کە لەوێش وەکو برا پێیەکەوە دەژین و کەسایەتی ڕێکوپێک و باشیان پێدایە. ئەوانە یەکێک لەوانە کە لەو ڕۆژانە لەو چەند هەفتەی پێشتر، لەو چەند مانگەی پێشتر کە مامۆستا ئەکارە بووە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران، یەکە لەوانەی کە خەڵکی هاودیانە شوێنی گەشتیاری زۆرە و کوێستانەکان زۆر بە بەفر و باران و بەناوبانگن و بە ڕێواس و جیاچێستانیەکان لێرانە زۆرن. چی دیکە مەسەلەن جگە لە ڕێواس؟ وەکو جیایەکانی تر وەکو هەندرێشە و کارد و ئەوانە. یەکەم جارە جەم لە هەندرێشە وەکو کەوەر وایە خەڵک زۆری دەخوات. جیا دەرمانە، وەک دەرمانە. ئەی سلێرێک ئەگەر ئەم یەکەم جارە جەم لە سلێرێک بە هەمان شێوە جیایەکی شێستانی هەر وەکو سەوزە دەخورێتی نادەکرێتە خواردن، وەکو کاردی وایە، وەک کاردی وایە. ئامادە بۆ باشە. ئەی باسی پەروەردەی ماکرد لە ڕووی پەروەردەیەوە قوتابخانەکان لێرە چۆنە؟ لێرانە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران تەبعاً دابەش بۆ بەسەر 4 قەزادا، قەزایەکانیش بەسەر ناحیە و گوندەکانە دابەش بوونە. پێشان بەس تەربیەی سۆران هەبوو، سەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی لێر بوو. نایەزاریشت پێش چەند مانگێکەوە پێش ئەوانە هەموو پەروەردەی قەزاکان سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی لێر بوون. بەڵام خۆشبەختانە ئێستا و هەم ئیدارەی سۆران و هەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و چەند بەڕێوەبەرایەتی گشتی تری وەکو گەشت و گوزار و شەهیدان و تەندروستی و ئەوانش کراوەتەوە. واتە ئیدارەکە سەبرستە بەرەوە گەورەتر دەبێت بە خۆشحاڵیەوە. باشە، هۆکاری فراوانبوونی ئەوە لە ناکاوی سۆران لە بۆ چ دەگەڕێنیەوە؟ بۆ خۆی شوێنەکەی پێدەشتە بەبەری هەیە و شوێنی کاسبەتیە و سەرڕێی حدوودە. مەسەرەن ناوچە سنووریەکانی کەوتۆتە نزیک ناوچە سنووریەکانی ئێران، بازرگانی شتی جموجۆڵی بازرگانی تێدایە. ئیشی باش لە سۆران دەکرێتە. بەڵێ، ئیشی باشیش کراوە. بەڕاستی لەوەتەی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز شێخ هەڵگورد بەڕاستی دەستێکی باڵای هەیە لە ئاوەدانکردنەوە و بەرفراوانی ناوچەکە، بە تایبەتی لەم چەند مانگەی دووە کە بووە بە ینی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کردوتەوە. دەستێکی باڵای هەیە لە هەموو بەرەو پێشچوونی سۆران خۆی بۆ ناسراوەکە بەڕاستی شوێنی پێکەوە ژیانە هەمووی وەکو بران لەگەڵ یەک و مەسیحی و موسڵمان و حتمەن بێزگەلەوەش قەزای ڕواندز وەکو شوێنی قەزایەکی کۆنی دەڤەرەکەیە. وەستا ڕەجەبی لێیە، تۆپەکەشی ئێستا هەرماوە گەر چوو بن سەردانتان دەمێ پرۆگرامێکی تایبەت بکەم لە ڕەواندز. پرۆگرامە تایبەتە بە سۆران. سپاس. وەڵا سۆران ئێستا تەقریبەن زۆر بەرفراوانە و زۆر گەورە بووە، بە تایبەتی لەو دوایە کە ئەو شەقامی سەرچەکە جووسایدا گرنگی پێدرا لەلایەن ئیدارەی سۆرانەوە
و شەقامەکانی تریش بە زۆری قیرتاو کراون و خەدەمات زۆر باشە ئێستا بەڕاستی دەتوانم بڵێم 180 کەم و کوڕیەکانی ئیدارەی سۆران جێبەجێ کراوە. ئەوجا ئەمەتمان دەوێتن کەم و کوڕی نەمینێت خەرک گرەی نەمینێتن. ئەگەر باسی شوێنە گەشتیاریەکانی سۆران گەشتیاریەکانیش هەر لە گەلی عەلی بەگەوەڕا دەست پێ دەکەی گەلی عەلی بەچوو مەسەلەن دۆڵی ئالانش سەر بە ناحیە خەلیفانە ئەو ڕووبارەی لێران دەڕوا بۆ خەلامبیا و ئەوانش تقریبەنەوەی دەریژ دەتوانی گەشتیاری لێ ئەنجام بدێ و زایدەن کانیمار و زایدەن ئەو ڕووبارەی لە چۆمانەوە دەستپێکی لە ئێرانەوە ڕادێ یان لە سەکرانەوە ڕادێ گەشتیاریەکانی وەکو لەسا ئەو ڕووبارە خانووی گەشتیاری دروستکراون کەپری گەشتیاری دروستکراون هیوادارین زیاتر بایەخ هیوادارم زیاتر گرنگی بە شوێنە گەشتیاریەکان بدرێتن کوردستان بۆ خۆی وەکو بەهەشت وایە بەڕاستی زستانانیش کاتێک کە بەفر دەبارێت چیای کۆڕێک هەموو گەشتیارەکان کۆ دەکاتەوە لێندە لە ناو بەفر سەری حەسەن بەجوش لە سنووری سیدەکان ئەوانیش گەشتیار زۆر لە زستانان ڕووی تێ دەکەن کاتی بەفربارینەوەوانە سۆران هەڵکەوتەی شوێنەکەی زۆر گرنگە لە هەموو ڕوویەکەوە. مامۆستا گیان زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی مەمنونم لە بۆ زانیاریەکان زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەن بەخێر بێن سەرسەر و سەرچاوان بۆ ئیدارەی سەربەخۆی زۆر سپاس دەکەم دووبارە مەمنون. زۆر سپاس.